سڵاتانی بێ بکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کاریگەری و لێکەوتەکانی وشکە ساڵی وردە خەریکە ئاماژە و نیشانەکانی پێ بە پێ لە سەردۆخی کشتتوکاڵ و سامانی ئاژەڵ بەدەردەکەوێت. من مەبەستمە لەگەڵ میوانەکەم کە بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانیە باز لە گرنگترین ئەو خاڵ و لێکەوتانە بکەم کە لە دۆخێکی ئاوەهادا لە سەرکەرتی سامانی ئاژەڵ دروست دەبێت. ئێمە دەزانی سامانی ئاژەڵ لە دنیای پێشکەوت و تەواوی دنیادا بە یەکێک لە سەر چاوە هەرە سەرەکیەکانی ئابووری حکوومەت دادەنێت. ڕەنگە تاکو ئێستا لێرەوە نەبێت. لەگەڵ هەموو ئەمانە حتمما باسی ئەو دۆخە دەکەم کە لە ئەنجامی وشکە ساڵی ڕوبەڕووی کەرتی سامانی ئاژەڵ بە هەموو جۆر و شێوازەکانی دەبێتەوە. لە دۆخێکی ئاوادا ڕێکار و ڕێگەرەکان چی دەبێتەوە بۆ کاریگەریەکانی کەمکردنەوەی کاریگەریەکانی لەسەر ژیانی ئاژەڵان و وەروەها جوتیاران کە بۆ ئەوی بە کەمترین زەرەر لە دۆخێکی ئاوەهادا دەربچن. حتمما لەگەڵ و ئەمانە بابەتی تای خوێنبەربوون کە یەکێکە لە تەوەرە گەرمەکانی ڕۆژ و هەر ئەمڕۆ بەداخەوە حاڵەتێکی گیانە دەستدان بەهۆی ئەم پەتایەوە لە هەرێمی کوردستان تۆمارکرا. هەموو ئەمانە دەبێتە تەوەر و وەڵامی زیاتر و وردەکاری زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک جەمال حسین بەڕێوەبەری سامانی ئاژەڵی پارێزگای سلێمانی وەردەگرم. کاک جەمال سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ جەنابتان. بەدەر لەوەی لە پێشەکەکە باسم کرد کاریگەری و لێکەوتە و نیشانەکانی وشکە ساڵی دەرکەوتووە لە سەرکەرتی سامانی ئاژەڵ. بڵێ دووبارە سپاس. دیارە هەر لە سەرەتای وەرزی بارانبارین کە بۆ پچڕیە بارانباری ئێمە ترسی ئەوەمان هەبوو کە لە هەنێ مەنتیقەی هەرێمی کوردستانە جیاوازی لە ڕێژەی باران لەو ڕێژەی کە پێویستە بباری هەم بۆ لە وەرگەوان بۆ کشت و کاڵ ترسەکەمان ئەبوو، چونکە بۆ ساڵانی پێشوو ئێمە ئەم دۆخەمان بینی بوو لە چەند ساڵی پێشوو خاستن لە ساڵی 2021 و 22 ئەوانەشا دۆخێکی لەو شێوەیە هاتبوو کە ترسمان لەوەی هەبوو هەر چاوەڕێ بین، چونکە ئێمە ئەحتیمادمان لەسەر لە وەرگایە بۆ پێشخستنی سامانی ئاژەڵ بۆ شێوە تەقلیدی کە لە گوند و لادەکانی خۆمانە بەخێوەکرێ. بەڵێ ترسمان لی هەبوو لە ئێستاشا جۆرێک لە هەنێ مەنتیقا گەربینی بێتت هەتا گەن جۆ و دانەوێڵەکانیشیان بە کەڵکی ئەوە نایەن کە بیدورێنەوە. بەڵام دیارە ڕاگەیاندنی وشکە ساڵی بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵەوە ئێشتا کاری لەسەر دەکرێت و ڕانەگەێنراوە بە فەرمی چ مەنتیقەیەک کاریگەری زۆرترەوە چ مەنتیقەیەک کاریگەریەوەڵە. بەڵام لە هەموو فەرمانگەکانم ئامادەکاریە کراوە لە پارێزگاکانە بەدڵنیاییەوە کاریگەری سەلبی دەبێ و دۆخێکی باش بۆ ئاژەڵداری دۆشی نایەنێتە پێشەوە، دۆخێکی خراپە هێنێ کە وەک لە پێشێکیا جەناب و باست کرد سامانی ئاژەڵ لەوە زۆر وڵاتانە یەکێکە سەرچاوی یەکەمی لە هەنێ وڵاتە ژمارەیەکی سەرچاوی داهاتە کە سولالەی نوێ و پەرەپێدانی سامانی ئاژەڵیان لەکوێی ئەم ڕیزبەندێداین زۆر لە دواوەینیا خۆت بە مەسافێکی کەم. بەڵێ خۆی سامانی ئاژەڵ لە دوو ڕێگەوە دەتوانی بۆ نمونە پەرەی پێ بدەیت و بتانی ئەو ئاستە زانستیام ئەو ئاستە ئابوووریەی دەست نیشانکەی بابەتێکیان بەخێوکردنی ئاژەڵ و ئاژەڵی تەقلیدیە لە گوند و لادەکانمان دۆخێکی تریشان دروستکردن و پەرەپێدانی پرۆژەی قەڵەوکردن و بەخێوکردن هەم بۆ شیر هەم بۆ گۆشتە. ئێمە هەتا ئەم لەحزەیە کە قسە دەکەین زۆرترین ئاعتیمادی هەرێمی کوردستان لەسەر چکە زۆرترین ڕێژەی ئاژەڵیش لە گوند و لادەکانمانە هەیە، واتە ئەو دۆخەکە لەبەرەوە ئاعتیماد لەسەر لە وەرگای سروشتێ بێ زیاتر لێکەوتەکەی لەسەر ئاژەڵداری تەقلیدی خۆمان یان جوتیار و ئەو خەڵکانی کە بەم بابەتەوە خەریکن. باشە، کەواتە ئەو کاریگەری و لێکەوتوانەی کە لە دۆخێکی ئاوەهادا لەسەر کەرتی سامانی ئاژەڵ دایدەنێت تەنها خۆی لە گرانبوونی ئالیکی ئاژەڵ دەبینێتەوە یاخود بە هێندەی ئەمەش کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ژمارەی ئاژەڵەکان و بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێم. هیچ کام لەم نیشانانە دەرکەوتون ئێستا؟ بەڵێ پرسیارێکی جوانە. هەردوو لایەنەکەی بە تایبەتی یەکەمیان دەرکەوتووە کە جۆرێک لە کاو ئەم بابەتانە سعری زۆر زیادی کردووە بە حکمیەوەی تۆ دانەوێڵەشت نییە بیدوریتەوە خۆ دەزانی
کا پاژماوەی دانەوێڵەکانە ئەگەر لەو شوێنانەی نەبێواتە کات نییە واتە لە وڵاتانی ترویان لە شوێنان لە ئێران و لە بابەتانەوە ئەیهێنن ئەمە یەکێک لەوانە گران بووە سعرەکەی جا تۆ ترسەکەش لەوەدایە کاگەرسەلان سەرەتای وەرزی بڕانی بارانەیان دروێنەکردنە تۆ نرخی ئالی کردگران بێ ئەمە جۆرێکە لەو جۆرانەی کە تاسیرێکی خراپەست کاریگەریەکی تریان بەڕاستی سامانی ئاژەڵ لە هەج وڵاتێکە کە تووشی گیر و گرفتێکە بێ تۆزێ درەنگتر دروست ئەبێتەوە بۆ ئەم وشکە ساڵیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خاوەن ئاژەڵی ئێمە لە ناچاریان ناتوانێت ئاریک بکرێت لە ناچاریام ئاژەڵانەی دەفرۆشێ یان کەمی دەکاتەوە کە ئەیفرۆشێ لەوە چێ لە ئێستا سعرێک بکات لە پاشە ڕۆژە لەوە چێ بە پارەیەکی زیاتر بیکڕێتەوە چونکە بۆ کە هەمی بیفرۆشێواتە عەرزەکە زیادەکەن دۆخەکەت دەگاتە ئەو دۆخەی بۆ نمونە خاوەن ئاژەڵێک بیلەوە بکاتەوە ئاژەڵەکانی بفرۆشێەوە مەبەستیشمەانی پێم بڵێ لە ڕووی سنووری جگرافیەوە ڕادە و کاریگەری ئەم مشکە ساڵیە زیاتر لە کوێدا دەردەکەوێت بەڵێ بە دڵنیاییەوە من لە ئێستاشا ئەڵێم خەڵک هەیە بیرکردنەوەی تەواو هاتووەتە ئەوەی کە چونکە کە ئالیکی بۆ نەکڕێ جا تۆ لە هاوینە ئالیک بکڕی کە خۆی لە دۆخی تەبیعی و ئاساییە ئێستا تێچووی بەخێوکردن تێچوێ کە ئەتوانی بە سفر دای بنێی ئەم دۆخە خۆی بە سروشتی تاک و مانگی یانزە ئەڕوات ئەوەی کە ئاژەڵدار هەمیشە پارە بە ئالیکەدایان بە خواراک بۆ ئاژەڵەکانێدا لە دوای مانگی یانزەوە دائیمە دەست پێکە جا ئەوگەر ئێستا لە ئێستەوە زەحمەتە بتوانێت ئەو ژمارە ئاژەڵی بهێڵێتەوە بە دڵنیاییەوە تەسیرەکاوە بەشێکیشی دەیفرۆشێ چونکە ناتوانێت چکە داهاتی جوتیاری ئێمە ئەو داهاتە نییە کە تۆ پێی بڵێ بتوانێت تەنێ بە 700 و بە 800 جۆ کاو ینی ئالیکی ئامادەکرا و هەموو ئەم بابەتانە بتوانێت لە ئێستەوە تەحملی ئەمە بکاکە بیگەێنێتە ساڵێکی تری ئایا بارانێکی بەرەمێنانی ئالیکمان نییە لە هەرێم بۆ نمونە ئەو نەقسەی کە لە دۆخێکی ئاوادا دروست دەبێت پڕبکرێتەوە لایەنیکەم بە دڵنیاییەوە هەمانە ئێمە کارگەکانی ئالیکمان هەیە هەموو جۆرە ئالیکێک بەرهەم ئەهێنن هەر لە ماسیە لە پەلەوەر هەر لە ئاژەڵیشەوە بەڵام ئەمانە لە ئێستاوە بۆ لەسەر خاوەن ئاژەڵ قورسەکەوێتەوە تێچوویەکی زۆری بۆ دروست ئەکا بۆچی جاران ئاژەڵدار بۆ دروستە بێتەوە چەند مانگێکی کە لە وەرگا پێگا تاک و پاییز تێچووی ئەمانەی نییە جا تۆرە ئالیکی ئەو جۆرە ئاژەڵانەی کە پشت بە لە وەرگای سروشتی دەبێت بڵێ ینی ئێمە یەکێک لە هەرە باشیەکانی ئاژەڵی ئێمە کە ئەڵێن لە ڕووی کوالیتی و لە ڕووی تاموچەوە مەسەلەکە ئەوەیە کە پشت بە لە وەرگای سروشتی ئەبەسین ئەو مەنتیقانە بەڕاستی کە زۆر ئەمەیتیاد نەبێت دەبێت دوو شتی بۆ بکەی ینی دوو کار بکە بەشێک لەوانە بەشێک لە ئاژەڵەکانی کەمەکاتەوە یان دەیفرۆشێ کە من ئەمە بەلای منەوە زۆر خراپە چونکە لە مەرحەلەیەک ئایفرۆشێ لەوە چێ عەرزەکە زۆر کەن گۆژ لەوە چێ پێیدا بەسێ بەڵام لە ئایندەترا تۆ کەم بۆتەوە هەمیت فرۆشتووە لەوە چێ سعری گۆژ زیاد ببێتەوە ئەمە لە ڕووی فرۆشتنەکەی لە ڕوویکی تریشەوە کە تۆ چی بکەیت بەڕاستی حکوومەتی هەرێم ساڵانە ئێمە سەد لە دۆخی ئاساییە من باشی ساڵی 2010 بۆ بکەم تا ساڵی 2014 هەمیشە لە وەرزەکانە بەرنامەی خزمەتگوزاری سامانی ئاژەڵمان هەبووە بۆ خاوەن ئاژەڵ بەڵام بەداخەوە لەو شەڕی داعش بەدواوە و دروستبوونی ئەو تێکچوونی باری ئابووری و ئەم بابەتانە کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر موچە ئەولەویاتە لە لای نەتوانراوە وەکو پێویست ئەمانی ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە بیری لەکە وەکو پێویست نەتوانراوە بۆ نمونە لە مەرحلەیەک لە مەرحەکان ئاور بدەیتەوە لە خاوەن ئاژەڵ ساڵانە ئێمە ئالیکمان تەوزیع دەکرد جا ئەم ساڵەگەر بێ ئاوی بێ مشکیلە ئەوەیە تۆ دەبێ ئاویش ینی مشکیلەی وشکە ساڵی چییە مەسەلە بوونی ئاوە خۆتەزانی بوونی ئاوە بارانە کێشەکە نەبوونی ئاوە جا ئەگەر شوێنێک گرفتی کەم ئاوی بەهێزی تا دروست بێت تۆ دەبێ ئەمەش بخەیتیانەی بکەواتە تێچوویەکی زۆر ئەکەوێت لەسەر دەوڵەت ئەم بابەتە بۆیە
کاریگەری وشکە ساڵی کاریگەیەکی فرەڕەهەندە و جاری وا هەیە لێکەوتەکانی لە ئایندا دروست دەبێت. بەس کاک جەمالی عەلی بۆ نمە ڕێگە دروستەکە تێگەشتنە دروستەکە ئەوە نەبوو کە ئەو ساڵانی کە بارانمان بە شێوەیەکی ئاسایی و سروشتی باری و ڕۆژەی باران لە 700 میلیمەترەوە بووە. بۆ ئەو کاتە بیل لەو نەکراوەتەوە کە بۆ نمونە پاشخانێکی باشی ئەم بابەتە بکرێت لە ڕووی دابینکردنی ئالیکی ئاژەڵ بوو ئەوەی لە دۆخێکی ئاوادا کاریگەریەکانی کەم بکرێتەوە. ئەمە نەزانی بۆ یا نەشارەزایی یا ئیهمالی؟ وەڵام من ناتوانم بڵێم نە ئیهمالیە نە نەشارەزایە، تەنها هینی دۆخی ئابووری ئەگەر وەکو حکومەت سەیری بکەیت، ئەگەر وەکو حکومەت سەیریکەی وەکو ئاژەڵداریش سەیریکەی حتمما بەشێک لە ئاژەڵدار هەمیشە کە خەزنی ئالیکە کا بۆ زستانی لە وەرزی دروێنەکەیە. خۆی وەرزی دروێنەکەی ئێستا نییە چی خەزن بکە، ینی وەرزی دروێنی نییە، نەجۆی هەیە نەگزری جای هەیە. طبعاً بە جیاوازی هەنێ مەناطق پرسیارەکەم بیر چووەوە ئەو وەختە لە کردت وەڵامەکە بۆیە لە هەنێ مەناطق تەسیراتی زۆرتر وەکو منطقی گەرمیان، یعنی هەنێ منطقی شارە زۆر بۆ نمونە لە هەنێ منطقی پێنجۆن شار باژێڕە ئەمانە لەوە چێ کاریگەریەکەیان کەمتر بێ هەتا ئەم لەحزەیە چ لە ڕووی هەچەند لە ڕووی ئاوە هەمووی تەسیری کردووە، بەڵام لە ڕووی لە وەرگاوە لە هەنێ شوێنەوە باشترە. باش کەواتە کەی دەگەن بەو خاڵی کەی دەگەن بۆ تێگەشتنەی کە وشکە ساڵی سەرتاسەری لە هەنێ کوردستاندا ڕابگەێنرێت؟ ئەوە دەبێت چاوەڕێی خوێندنەوە و تەقارەکان بێ کە ئەچێتە وەزارەت و وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵ فەرمیە بەوەی کە وشکە ساڵی ڕابگەێنن، چونکە ئەویش ڕێژەی خۆی هەیە وشکە ساڵی لە چ ئاستێکا تۆ ڕای دەگەیەنی. ئەوەی من بزانم بۆ نمونە تۆ ڕێژەی بارانبارین وەربگری ئەم ساڵ زیاتر لە 150 کەمی کردووە لە مقارنەتەن بە پار، بەڵام من ئەوەی بزانم وشکە ساڵی لە ژمارەیەک ڕائگەیەندرێ کە لەوە چێ ڕێژەی بارانبارین نەبێ کەمتریش لەو ڕێژەیە بێ. من پێم وایە بێوازام تا لە 125 بارانباری بێ کەمتر بە ڕێژەی بارانباری بە ڕێژەی وشکە ساڵی سەیرەکەنەوە بێ چاوەڕێکی کە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ ئەو لایەنانەی کە ڕێژەکە نەگەشتەوە ئاستی کە ئەمە یەکلای بکرێتەوە ڕابگەێنرێ هێشتا نەگەشتۆتە ئەوەی ڕابگەێنێ، بەڵام گفتوگۆ هەیە چ وەکەوەی کە ئێمە پەیوەندیمان بەلانی سامانیاژە چ وەک لانەکانی تریش کە هاوڕێیانم کە لە بابەتی کشت و کاڵ و سەرچاوی ئاوایینەکەن هەمووی ترسیان هەیە هەمووی ناچکە وشکە ساڵی کاگ ئەرسەلان هەر تەسیری لەسەر لە وەرگا و ئەمانە نییە، تەسیری تۆ کارێز زت نامێنێ بیرت ئاوی نییە، هەر تەسیری لەسەر ئاژەڵ نییە، تەسیری لەسەر کێڵگەکانی پەلەوەرت هەیە کە ئەوەی بە سەرچاوی ئاوەکەی بیرە ئەو ماسیانی کە کارێزن ئەو شوێنانی سەرچاوی ئاوی کە تەسیری کردبێت لە هەژ منطقێکی هەرێمی کوردستانە بێ تەسیری گەورە لەسەر ئەو بوارە دروستەکە. باش کەواتە کاک جەمال ئەو ترسەی لای خاوەن ئاژەڵێکەیە بۆ ئاژەڵەکانی ترسێکی واقعیە یاخود پشێوی و فەوزای بازار ڕابی دروست کردووە لە ڕووی گرانبوونی نرخی ئالیک. تۆکو خۆدۆکو بە پرسێکی سامانی ئاژەڵ باشترین بژاردە چییە بۆ ئەوەی خاوەن ئاژەڵەکان لەم قۆناغەدا بیری لێ بکەن و جێبەجێ بکەن؟ بەڕێی من هەردووشان ئەزانین چۆن ئەم بابەتان هەردوو هۆکارەکە هەیە، هەم دروستکردنی فەوزا بۆی ئەمەش تەسیرەکە هەمیشە ئەوە یەکێکە لە هەموو بوارێکە یەکێکە لەوانی کە ئەو فەوزایی تیا دروستەکە، بەڵام ڕاستیەکەی خوێندنەوەیکی واقعیە لە هەنێ مەنتیقا، ینی ناتوانی بڵێ خوێندنەوەکە نییە ترسەکە نییە، ترسەکەی هەیە لە هەنێ مەنتیقاوتم ینی بۆ ئەوی هەموو مەنتیقەکان هێن نەکەین، لەبەرەوە هەردوو هۆکارەکە تەسیرەکەن و ئیستیغلالیشی تایە دروستکردنی فەوزای تایە هەنێ لەم بابەتانەی تایە. باشترین شت بەڕێی من هەتاکو تەواو ڕادەگەیەنرێ خاوەن ئاژەڵی ئێمە تۆزێدان بە خۆیان بگرێ و ئەو لایەنە بەرپرسارانەکانی حکوومەتی هەرێمیش بەڕاستی دەبێت ڕێگر بن لە کۆچکردنیش زۆر شوێنی مەناتیق کە حدودین لەگەڵ پارێزگاکانی خوارونا و ڕاستی عێراقا کە نەتوانرێ زیاتر بیان هێنن بۆ ئەم منتیقانەی تر بۆ ئەوەی بتوانن جێگەی
ئەو خاوەن ئاژەڵانی خۆمان بکرێتەوە ئەگەر لە مەنتیقەیەک بچن بۆ کۆچکردن بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان و باشترین شت ئەگەر هیچ نەبوو بێوەکو حاڵەتێکی ئانی وشکە ساڵی هەمیشە بودجەی تایبەتی هەبێ بتوانێت لە دۆخی لە دۆخەکانە بە بڕێکی مەدعومیش بێ ینی بە نسبەش بێ بتوانی دەعمی خاوەن ئاژەڵ و هەموو ئەو شوێنانی کە زەرمەند پرسیارە کاک جەمال ئەم دەعمە ئەگەر بکرێت چۆن و بەچی شێوازێک دەبێت هەمیشە مادەم قسەکەت وشکە ساڵیە واتە تۆ دوو پێداویستیت هەیە بۆ ئاژەڵ هەم ئاو لەو شوێنەی کە ئاو کەم نییە کامە هەم لەو شوێنەی کە پێویستی بە ئالیکە ئالیکیش مەبەست لە زیاتر جۆ و کایە ینی ئەوەی کە حکوومەتێکا زیاتر دابشکردنی جۆیان کەپەکە ئەم بابەتانە ئەگەر بۆ ئانیش بێ خەتی ئانی بێ دەتوانانی تۆ لەو منتیقەیەین بە تیم دروستکەیت لەو منتیقانی کە دوورە دەستن و ئاویان نییە ئەمە کردومانە بە عملی لە منەظەمەی فاو ئێمە ئیشمان لەوە کردووە ئەومان گەیاندووە بۆ 100 تا سەری لە ساڵی 2023 ئاو توانیمانە ئەو شوێنانەی هینە ئاویشیان بۆ بگەێنرێت و نەژێڵڕێ تەسیری بۆ بکرامە بە عملی کراوە مەسەلەی دابشکردنی ئالیشی هەر حکوومەتی هەرێمی کوردستان لەو ساڵانەی کە پێ بۆم باسکردی لە 8 تاکو 14 زیاد لە 21 میلیۆن دلار خەرجی هەبووە لەم بابەتی خزمەت گوزاریانە ئەمەشمان بە عملی کردووەواتە شتێکی قورس نییە بەڵام بە پێی منتیقە دیاری بکرێ و شەر نییە هەموو منتیقەکان پێویستیان بەو شوێنە بێ من قەنەعەتمێ گەرمیان زۆر پێویستی بەم بابەتە بێ بەم ئیجراعاتە بەم حملاتە ئەمە بۆتە فکرە و پرۆژە و پرۆپۆزڵ هەمیشە فکرێ لە لامان ینی ئەوە نەبێ هەمیشە هەموو ساڵێ لە سەرەتای ساڵەوە ئێمە بەرنمەیەکمان هەیە تەقدیم یەکەین بۆ ساڵی نوێ ئێمە تاکو ساڵی 2026 بەرنامەمان داڕشتووە خۆمان بەڵام ساڵ بن بڵێ ئەم ساڵیش هەر خودی هەمیشە من خزمەت گوزاری ئەو لە بەرنامەمانانە بووە ڕاستیەکەت پێوەوەی دامان ڕشتووە زیاتر تەوزیعی ئالیک بووە دابینکردنی ئالیک بووە بۆ خاوەن ئاژەڵ حتا بۆ خاوەن پرۆژەکانی پەلەوە حتا بۆ خاوەن پرۆژەکانی ماسیشمان کرد هەموو ساڵ ئێمە بەرنامەمان هەیە بەڵام چەندی جێبەجێکرێکەوە تۆتە سەر بابەتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئەینا هیچ لەو نیزبەیە جێبەجێ کراوە کە داتا ناوە پلانەکە حتا ئێستا هاتاکو ئێستا چاوەڕێین دۆخەکە چیە بێ بەڵام من دڵنیام هەنگاوی بۆ ئەنرێ ئەوەی گفتوگۆمان هەیە لە ئینەوە چونکە ئێمە زۆر جدین لەوەی چکە زانین زەرێکی زۆر بە سامانی ئاژەڵێکە سامانی ئاژەڵ ئابوووریەکە ڕێژێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان خەریکی و بابەتەیە بەڕاستەوخۆ و بەناڕاستەوخۆ کاک جەمال قەدەغەکردنی هاتنە ناوەی ئاژەڵی زیندوو بۆ ناوخۆی هەرێم ئەمە ڕێکار و ڕێنمایەکی باش دەبێت بۆ کۆنتڕۆلکردنی لایەنی کەم ئەو شتە ساڵێکی هەیە زۆر زەرورە لە ئێستادا بتوانانی کۆنتڕۆلکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان بکەی و هەمیشەوە یەکێکیش بۆ لە خاڵەکان کە تۆ ڕێگە بگری لەوەی کە لە وەرگاکەت بە بمێنێتەوە ئەوەی ماوە بۆ ئاژەڵداری ناوخۆ زۆر گرنگە ئەوە تون کرێتەوە و ڕێگاوان چونکە ئاژەڵداری ناوخۆ پێویستی بەوەیە کە تۆ بیپارێزی ئەم بابەتە ڕاستەوخۆ ڕامان دەکەشێتە ناو بابەتی تای خوێنبەربوون کە ئێستا بابەتی گەرمی ئەعلامیە لە کۆی هەرێم ئەمڕۆ بەداخەوە حاڵەتێک یەکەم حاڵەت بە پەتاکە لە قەڵاتزێ گیانی دەستداوە ئەم نەخۆشیەکی فعلیە بۆچی لە کاتی نزیکبوونەوە لە جەژنی قوربان هەموو کاتێک بۆ جۆرە لە جۆرەکان ئەم دەنگۆیە دروست دەبێت خۆتان بەچی ئەنجام و دەرەنجامێکی زانستی گەشتون لەم بابەتە بەڵێ دیارە خۆی دوو لایەنی هەیە تای خوێنمن لایەنە تەندروستەکەی ئەوە خەڵکی تر و پەیوەندی بە برایانی ڤێتەنەریوە هەیە لایەنێکی سامانی ئاژەڵ دەتوانی بڵێ تای خوێنبوون بەربوون مێژوویەکی کۆنی هەیە لە عێراقا لە ساڵی 1000 وەکو ئەوی راپۆرت وەکو ئەو تەقارەکانی وەزارەتی ئیزرای عێراقی و هەیئاتی عێراقی بخوێنیتەوە لە ساڵی 1930ەکانەوە هاتوۆتە عێراق ینی نەخۆشیێک نییە ئێستا هاتبێ هەمیشە ئەو نەخۆشیەش چەند ساڵ جارێک جاری وایە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ
جارێک دووبارە بێتەواتە بە پێ و تەقیرە زانستانەی ئەم نەخۆشیە لە ساڵی سیەکانە تا ئێستا ماوەتەوە لە عێراق تەڵتین بووە لە عێراقا تێگەی کە پلەی گەرمی یام زروفی ملائمی بۆ دەگونجێ دروست دەبێتەوە ینی سەر هەڵەداتەوە کە خۆی دەبوو لە هەموو ساڵێک بۆ ڕێگری ئەمە دەبوو نەخۆشیێکی ڤایرۆسیە من نامەوێ پچمە ناو بابەتە هینەکەیەوە چکە اختصاسی منیە بەڵام ئەمە نەخۆشیی ڤایرۆسیە چارەسەری نییە تا چارەسەری لوقاحاتە کەواتە تۆ دەبێ بەردەوام ئەم نەخۆشیە کۆنتڕۆلکەی لەو مەنتیقەیە کە هەیە دەبێت تۆ حملەی ساڵانە چەنە پێویستەکە پێویست ناکە نەخۆشیەکە دروست بێ ئەنجا تۆ دەبێت پێشوەخت لوقاحات بکەیت بەمە ڕێگری لێ ئەکرێ ئەفوویستیشم کاریگەریەکەی ویست ئەگە پرسیارێکی تر هەیە لە مێژوەکەی بەسم ئەو بوو بەسەماتێ نەپەڕێت ئاژەڵدارێک چۆن بزانێت کە ئاژەڵەکەی تووشی ئەم تای خوێنبەربوونە بووە بەڵێ نیشانە ئاژاڵەکە توش بۆکەنا پێش توش بووەکە گرنگە بۆی پێش توش بووەکەش کە توش بوو ئەوە بابەتێکی ترە پێش توش بۆکە ڕێگرەکانی توش بوون چییە؟ ڕێگرەکانی توشبوون وتمان لوقاحکردنە وە شۆردنەوەی ئاژاڵەکانە بۆ مادە پزیشیانی کە ئێستا ئێوە خۆشبەختانە ئێستا پێش ئەوەشکە ینی ئەم نەخۆشیە دەنگەوەی بڵاو بێتەوە وەزارەتی کوشتمان لەگەڵ تیمەکانی ڤێتەنەریە لە گوندەکان هەرخۆیان حملەی شۆردنەوە و پاکردنەوەی ئاژەڵەکان هەبوو لە هەموو گوند وڵاتیەکانە بەچی بزانێ مەسەلەکە بوونی جۆرە گەنەیە لە بە حیوانەکە ئەگەر بیشۆریتەوە تۆ لە ناوی دەبی ئەگە بیشۆریتەوە ئەم گەنی ئەم جۆرە حەشەرە ئەم جۆرە گەنەی کە بە حیوانەکەەوە هەیە ئەگە تۆ دەستی لێ نەدەی بە شۆردنەوە خۆی بۆ مادە کیمیاییە ئۆتۆماتیکی خۆی نامێنێ و ئاژەڵەکان و سەلامەتە بێمە یەکەمیان دووەمیش لە قەحکەواتە هەر ئاژەڵە گەنەی پێوە بوو ئەمە نیشان و ئاماژەیە بێ وریابیت شەر نییە بەڵام دەبێ وریابێک ئەم گەنانە ئەم جۆرە گەنانە مشکیلەیە بۆ توشبوون بەوە بۆیە شۆردنەوە باشترین چارەسەرە وەلوقاحاتکردن لەبەرەوە لێکردنەوەی گەنەکە نابێ بەدەست لێکرێتەوە یاکێ لە هەرە هەڵە گەورەکانەوەی جوتارێ خاوناژەڵ ئێمە بینیمانە یان باسییان کردووە بەدەست لێکرێت چکە تۆ نازانێ فعلەن توش بووەکە بێ ئەگەر یەک تۆ ڕووشاویە بەدەستەوە بێت خۆت تووشە بی چکە ترسی ئەم نەخۆشیە چییە لەوە ئەچێ بەژمارە مردنی ئاژەڵ نەبینی چونکە تاسیرێکی ئەو تۆ ناکات سەر ترسەکەوەیە کە ئینسان ئەگوێزرێتەوە بۆ ئینسان ینی ئەو ئەم ترسە هەیە کە ئەگوێزرێتەوە بۆ ئینسان لەبەرەوە باشترین شت ئەوەیە تۆ بۆ خۆت ئەو خاوەن ئاژەڵە نابێ بەدەست خەریکی لێکردنەوەی گەنەوە بۆ مادە کیمیا شۆردنەوە خۆی توانی بیکە خۆی نیتوانی پەیوەندی بەولانیانەوە بکە کە ئەم کارۆژمال هیچ تیمێکی گەڕۆپێ لە دۆخێکی بەڵێدا بۆ نمونە سەردانی گوندەکان کات بە دڵنیاییەوە بەڵێ نزیکی 20 ڕۆژیشە بێ ئەو تیمانە خەریکن و شۆردنەوەی ئاژەڵ دەمێکە دەستی پێکردووە ئەوە یەکێکە لەوانەی کە لە سنووری سلێمانی تا ئێستاەکە لە خۆشببختانە تا ئێستا هیچ حاڵەتێک نییە بەڵام هەرێمی کوردستان و عێراق هەموو تەماسی یەکترن ینی ترسەکەوەیە ئەگەر بە حیوانەکەەوە نەبێت لەوە چێ بە ئینسانێکەوە توش بوو بێ ڤایرۆسەکە چۆن ئەڵێ سنوور ناناسێ سنوور ناناسێکی لەو نەخۆشیانەی کە پیان ئەڵێن سنوور بەزیێنەکان ئەوانن کە لە هەموو وڵاتانە بڵاو دەبێتەوە بۆ دوایین پرسیار کاک جەمال ببوورە ئێمە دەتوانین سنوورێکی بەدابنین توانایی پزیشکی و لەسەر ئاستی کوشتتوکاڵ و حکوومەت و وەزارەتی تەندروستی لە ئاسەکان بتوانین بۆ نمونە کاریگەریەکانی کەم بکەینەوە یان لایانی کەم لە شوێنێکدا بیوەستێنین بە دڵنیاییەوە دەتوانرێ ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی کوشتتوکاڵ لەمبارەیەوە دەری کردووە دەتوانرێ گەجێبەجێ بکرێ هەم خاوەن ئاژەڵ هەم لایانی پەیوەنددار لە تۆڵکردنی حدودەکانیان سنوورەکان هەم گۆشتفرۆش و خەڵکی خۆمان کە بزانێت لەکوێ گۆشت دەکڕێ گۆشتی سەرجادە نەمێنێ ئەمانە هەمی لایانی باشی سنووردارکردنن چونکە بۆ لە نەتیجەشات تای خوێنبەربوون کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر سامانی ئاژەڵ کە دوو زیانی زۆر گرنگی زۆر زیانێکیان زیانێکی
ڕاستەوخۆیە و واتەیان کاریگەریەکی ڕاستەوخۆیە و یەکیان کاریگەریکی ناڕاستەوخۆیە کاریگەریە ڕاستەوخۆکەی لە ناوبردن و هێنی سامانی ئاژەڵە کە ئەمێش بەشێکە لە ئاسایشی خۆراکی تۆ ئەمانە بە کورتی پێ دەڵێم لایەنی کاریگەریە ناڕاستەوخۆکەشی تێچوێکی زۆری کۆنتترۆلکردنی هەیە لەلایەن حکوومەتەوە و ئەگەر یەکێک بی لە وڵاتانەی ئاژەڵ بنێری ئەو بۆ هەز وڵاتی ئەم نەخۆشێت بێتەوە ناتوانانی ئەو بازرگانیەش بکەیت لەبەرەوە هەردوو کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆکانی هەمی لەسەر سامانی ئاژەڵ هەیەوە ئابووری سامانی ئاژەڵ بۆ حکوومەت کە یەکێکە لە حرەکەتە چالاکیەکان بە هەموو جۆرەکانیەوە لاواز دەکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەمال حوسێن بەڕێبەری سامانی ئاژەڵ لە پارێزگای سلێمانی سپاس بۆەوەی کە لە تەوری مافتەیە بەشداروی لەگەڵم. زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ دەخواستم. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەش سپاس تا ئەم کاتە بینەرمان.